بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن دەستپێکی ڕۆژەکەتان باش بێ تا تەواوی ژیانتان انشاءالله لەسەرە و باشێ بێت. سڵاو سۆڤان ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 تایبەتەکەین بە وەرزە جوانەکەی پاییز. پاییز ئەمساڵ درەنگ خۆی دەرەخات چونکە هێشتا کەشەکە تازە فێن کە بێ و دەشت و دەر و باخەکان چرۆ هەموو ئەوانە سەوزن هێشتا نەوەریون. بەڵام هاتنی پاییز هەر بۆ خۆی وەرزێکی جوانە لای من بۆیە هەر بە جوانی ژوەسفیەکەم. سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایکە لە هەرکوێکن لە شتان ساغ بێ بەو هیوایکە لەگەڵ وەرینی گەڵاکانی پاییز هەموو خەم و نیگەرانەکانی ئێوەش لەم وەرزەدا بوەرێت و بڕوا و لە کاتی بەهارە دیسانەوە چروی جوانی خۆشەویستی ئامانجەکانتان هەر هەمووی و ئەوەی کە ئێوە دڵتان پێوێتی دووبارە چرۆ بکات و گەشە بکاتەوە. هیوای هەمیشە باشیتان بۆ خوازیین. هیوادارین کە ئەم بەیانێشکە لەگەڵ ئێمە بەیانێکی پڕ وزە پڕ لە جوانی پڕ لە شادیتان دەست پێ کرد بێت و دڵەکانتان پڕ بێت لە میهرەبانی. لەگەڵمان بن پرۆگرامی ئەم بەیانیە هەروەکو هاوکارم ئاماژەی پێکرد تایبەتە بێت هەم باسی پاییز دەکەین هەم ئەمڕۆژ ڕۆژی یاخود ئەم هەفتەیە با بڵین بەگشتی ئەم هەفتەیە هەفتەی ناگفت و نابیستانە کەم بیستانیش بە هەمان شێوە ئەچنە چوارچەوەی ئەم ڕۆژەوە کە سەبارەت بە ژیانی ئەوان کەم و کوڕەکانیان هەموو ئەمانە گفتوگۆکەین و قساکەین میوانی تایبەتمان لە هەردوو بابەتەکە بێت. با لە سەرەتاوە هەندێک لە بابەتەکان بە ئێوە ئاشنا بکەین دواتریش ئەتەوەرە سەرەکیەکانی پرۆگرام لەگەڵ کەسانی شارەزا و تایبەت بە بوارەکە دەخینە ڕوو. پێنجەمین فستیڤاڵی شانۆی قەزاکان لە چەمچەماڵ بەڕێوە چوو. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیە و زیاتر لە 72 ملیۆن کەسی نابیست لە جیهاندا هەن و 300 زمانی ئاماژەی جیاوازیش کاری پێدەکرێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی وەرزی پاییزە. لە پرۆگرام ئەمڕۆ گرنگی تایبەت بەم وەرزە دەدەین. لەژێر دروشمی بەرەو ئارامی بۆ تاک پێنجمین فستیڤاڵی شانۆی قەزاکان لە چەمچەماڵ بەڕێوەچوو. فستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژ شانۆکارانی چەمچەماڵ کەلار کەرکووک شێخان هەڵەبجە سیمێل دوهۆک و سەردەش هەتا ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆکان نمایشی شانۆکەیان دەکەن. جا بڕیارە ساڵانی ئایندا گروپە شانۆیەکانی ناوچەکانی تریش بە شێوەیەکی فراوانتر بەشدار بن. لەگەڵ هاتنی وەرزی هەڵوەریندا چەمچەماڵ بە نمایشگەری شانۆی قەزا جیاوازەکانی کوردستان دەیەوێت ڕۆح بەبەری ژیان بکاتەوە. چەمچەماڵ لەم پەیامە دەیەوێت بڵێت قوربانیەکانمان هەمیشە ڕۆح بەبەری زیندوو دەکەنەوە. ئەمساڵ بەتەنها لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری بۆکان و سەردەشتەوە شانۆکاران بەشدار بوون، بەڵام هەوڵەین لە ئایندەیە فستیڤاڵەکە بێتە فستیڤاڵێکی کوردستانی و هەموو شانۆکارانی هەر چوار پارچەی کوردستان لە چەمچەماڵی ئازیز کۆکەینەوە بۆی کە نمایشی شانۆیی و نمایشی هونەری خۆیان بکەن.
باشە شانۆ پەیامە شانۆ حقیقەتی جێڕانەوەکانی ڕابردووە شانۆ مەدرسەیەکە بۆ ژیان بوون مەدرسەیەکە بۆی کە ئینسان بتوانێت لە خودی خۆیان ئازاد بێ شانۆ شۆڕشێکە بۆ تاک شانۆ پەیامە شانۆ ئەوەیە کە مرۆڤەکان بتوان بە ئازادی و سەربەستی بەرجەسی خۆیان بکەن لە حیاتە. وەکو شانۆ ئەوەم بینی کە چەمچەماڵش گەورە بووە کە چەمچەماڵش لە بواری هونەرە بەرەو پێشکەوتوتر ئەچێت کە میوانەکان لە زۆر شوێنی دوورەوە هاتبوون زۆر خۆشحاڵێکمان خۆشحاڵ بوون بۆ دوای ئاوامان دێت ئەمرین لە برسا ئەبێ بگەڕی بۆ خواردن باسی پاییزمان کرد هەندێک جار بەیانیان هەڵەسین کەشوهەواکەی ڕێکەشەوایەکی پاییزیە هەوایەکی فێنکیە هەندێک ڕۆژیش هەیە پلەکانی گەرما بەرزە بێتەوە جا بۆی کە بزانین پلەکانی گەرما بە چ شێوەیەکە و لە یەکەم ڕۆژی پاییز خۆی دەرخستۆ یانە با کەشوهەوا ببینین. ئێستا دەچینە سەر تەوەرە تایبەتێکی ڕۆمان کە یەکەم تەوەریان باسکردنە لە وەرزی پاییز. زین پاییز لە شعر و ئەدەبیاتی کوردیدا زۆر گرنگی پێدراوە و ئەم ساڵیش ئەمڕۆ بە یەکەم ڕۆژی دەستپێکی وەرزی پاییز دانراوە چونکە پاییز زۆر جار بۆیە ئەمەندە گرنگی پێدرێ لە چاوەرزەکانی دیکەیە چونکە بە وەرزی شاعیران ناوەبرێت وام وەرزەش لە شعر و ئەدەبیاتی کوردی و بەگشتیش لە ئەدەبیاتی گەلان ئەوانەی گەلانی دیکەش بە وەرزی خەمۆکی و دڵتەنگی ناسراوە خودت ئیلهامیان بۆ هاتۆ شاعیران بەو پێی گەڵاوەرینە کە
بۆیاڵەن کە وەرزی عاشقانیشە لەگەڵەوەی. بەڵێ جا لە هەر وڵات و نەتەوە کولتورێکیشا پاییز لە وەرزەکانی دیکە زۆر تایبەتمەندێکی جیاوازی هەیە بەمەرجێ لە وەرزەکانی دیکە زۆر گۆڕانکاری دیکەش ڕوو ئەدات بەڵام پاییز بەو ڕەنگە جیاوازانەی کە کۆمەڵی ڕنگ لە خۆی ئەگرێت لە گەڵا و گوڵ و دارەکانە بینین کەیدی تەمەنیان بەرە کۆتایی ڕات بەڵام کەژێکی زۆر جیاواز ئەدەن بە ئەو سروشتەی کە دەیبینین جا وەرزی پاییز پێشی دەگوترێت وەرزی سەمای گەڵاکان ئیدی هەر هەمویان دانەدانە دێنە خوارەوە بە شێوەی سەماسا و جگەلەوە زۆربەی باڵندەکان لەم وەرزە کۆچەکەن و وێنایەکی جیاوازتر لە ئاسمان دەبینین هەموو ئەمانە وای کردووە کە پاییز ببێتە وەرزێکی تایبەت و بە شێوەیەکی تایبەتتر ببینرێت بە تایبەتیوانەی کە هەستێکی ئەدەبی و شاعیرانیان هەیە وەک لە سەرەتای بابەتەکەەوە دەستی پێکرد هاژە بۆی ئەمەش دەمانەوێت ئەمڕۆ گفتوگویەکی زۆر تایبەت لەسەر پاییز بکەین لەسەر ئەم وەرزە جوانە لەگەڵ فەرهەنگ قەرەنی نووسەر و لێکۆڵەر لە شعر و ئەدەبی کوردی بەخێر هات زۆر سپاس سپاس دەکەم زۆر سپاس کاک فەرهەنگ وەرزی پاییز بۆچی لە مێژە لە کۆندا لە ناو ئەدەبیاتی گەلان و بە تایبەتیش کوردیدا ئەمەندە ڕنگدانەوەی هەبووە جیا لەوەی کە ئاوترێ وەرزێکی خەمۆکی یارچەنە لەوانەیە لە تاکێک بۆ یەکێک تر بگۆڕێت بەڵێ بێگومان سەرەتا بنای خوای گەورە مێرەبان سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە سڵاو لە بینەرانی بەڕێز و پاییزی وڵاتەکەمان باشە میشا هەر لە خێر و خۆشی بین پاییز هەڵبەت بەمانای گەڵاوەرینە بەڵام بەمانای مردن و کۆتایی نیە جۆرێکە لە ناومێدی بەڵام مانای کۆتایی ناومیدیەکانیش نییە پرسیارە جەنابەت کە باز دەکەی بۆچی بەتایبەت شاعیرانی ئێمە پانتایەکی فراوان هەیە لە ناو ئەدەبیات و تێکست و دەقەکانیان بۆ ئەوە دەگەڕێتەوە یەکەمینیان هەڵبەت بە بۆچوونی خۆم پێم وایە دەگەڕێتەوە بۆ سروشتی هەڵکەوتەی جوگرافی شوێنەکەمان کە خۆشبەختانە هەر چوار وەرز دەبینین بۆیە ئەحمەد موختار جاف لە شعرێکی دەڵێ دڵم هاوینە بۆ وەسڵی بەڵام ئەو مەیلی زستانە خەزانی کرد بۆیە عمری من خەڵچینە عمری وەک بەهاری من یاین لەو دێڕە هەر چوار وەرزەکە باز دەکە ئەمە هیچێکە لە نمونونەکانی ڕنگدانەوەی ئەدەبیاتی ئێمە ڕنگدانەوەی پاییز لە ناو شەری کلاسیکی و شەری ئازادی ئێمە و هۆکاری دیکەش زۆرن لەبەرەوەی کە شاعیران زۆر جار هەست بە جۆرێک لە غوربەت دەکەن ئەگەرچی لە ناو کۆمەڵە خەڵکیش دابن بۆیە ئەم غوربەت و ئەم تەنیایی و ئەم جۆرە بیرکردنەوە قوڵە بیرکردنەوەیکی ئاسایی نییە بیرکردنەوەیکە لەگەڵ تاکێکی دیکە ئاسایی جیاوازە بۆیە پەنا دەبەنە بەر جۆرە ستایلی شعر و پاییز دەخەنە وەکو بەهانەیەک بەکاری دێن بۆ ئەوەی لە ناو خۆیان ببینە لە ناو دەق و تێکستەکانیان نمونەی ئەوەی مامۆستا محەممەد عومەر عوسمان یادی بەخێر بنە ژەنەرالی پاییز ئەوە دیوانەکەشی بەردەستە لە غوربەتە بەڵێ لە غوربەتە یعنی بووە بە ڕەمزێک بۆ جوانی پاییز و بووە بە ڕەمزێک بۆ ئەو دیمەنە سروشتێک کە هەیە لە ناو وڵاتی ئێمە و ئاوێتە بوو ئاوێزان بۆ لە ناو شعرەکانی لە شعرێکیدا زۆر جوان وەسفی خۆی دەکا و تێکەڵی دەکا بە پاییز و خۆی هەر ناوەکەشی وایە ژەنەرالی پاییز ناوەکەی لەوەیە منم ژەنەرالی پاییز کاسکێتەکەی سرم هەورە و ئەستێرەکانی سەرشانم چەند گەڵایەک بە ڕەنجی زی و پاڵتۆی بەرم کە زەبایە و شمشێری دەستم لە قەی درەختێکی ڕزی وها خۆی وێنایەکی شعری زۆر جوان دەداتە پاڵخۆی خۆی بە ژەنەرالی ئەو پاییزە دادنی وە فعلن لە دیوانەکەشی زۆر ڕاستگۆیانە مامەڵی لەگەڵ ئەو وەرزە جوانە کردێ باشە ئەوەی کە لە پاییزدا وا ئەکات تایبەتمەندیەکەی زۆر زیاتر بێت ئەوەیە کە وتمان شاعیران ئەدیبان و سەران لەم وەرزەیە ئیتر هەستیان زیاتر لە کاتی دیکە هەڵەقڵێت و هۆنراوە دەڵێن بۆ عاشقانیش وەرزێکی جیاوازترە لە وەرزەکانی دیکە ڕەنگە لە هەر وەرزێکی دیکە دوو عاشق دوو خۆشەویست پیرۆزبایی لە یەکتر نەکەن ئەوەندەی لە پاییزە بۆ یەکتری کورتەنامەیە بگۆڕنەوە یاخود ژوانێک بکەن بە یەک بۆچی بۆ عاشقانیش بەم شێوەیە چۆن لەناو ئەدەبیاتیشا جێگەی کراوەتەوە پێم وایە ماڕەگ و ڕێشەیەکی قوڵی هەیە ئەگەر داستانە عشق و فەلسەفە عشقانیەکانی خۆمان تەماشا بکەین زۆربیان بە یەک نەگەیشتن ئەنجامەکەیان بووە ئەم بە یەک نەگەیشتنە شوبهاندرایە بە وەرزی پاییز و وەرزی ماتەم و خەم و ناومێدی و ڕەشبێنی و پەژارەی و پەژمردە و هەموو ئەم چەمک و دەستەواژانە دوزار هاتوونەتە ناو ئەدەبیاتی ئێمە وایە بوون بە دەقێکی شعری بە دەقێکی ئەدەبی مەرزنیە تەنها لە شعریش لە ڕۆمانەکانیشمان زۆر ئەوە ڕەنجی دایتەوە یان لە شانۆیەکانمان لە هونەرەکانمان لە
هەموو ژانرەکانی ئەدەب هونەرمان ئەم بابەتە ڕەنجی داوەتەوە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە بە بۆچوونی من یعنی عیشێک لە وڵاتی ئێمە زۆر جار ناکام بووە زۆر جار بە ئەنجامەکەی بە یەک نەگەیشتن بووە بۆیە ڕەنجی داوەتەوە و لەگەڵ پاییز دەستەملان بوون و یعنی شاعیرانمان ئەم بابەتیان قۆستەوە بۆ ئەوەی معاناتی خۆیان دەرببڕن و دەردەدڵی خۆیان لەگەڵ خوێنەرەکانیان بکەن. باشە ئەمەم سەبا بەسێکی ئەدەبیاتی کوردی بکەین لە ڕابردوویان ئێستا شعر لە ڕابردوویان ئێستا نووسین وەسفکردن هەموو ئەمانە کاکرێتە خامەیەک لەلایەن شاعیرانی کۆن و ئێستا لە نێویانە کامیان ڕابردوو یاخود ئێستا دەگەڕێتەوە سەر خوێنەرەکان خۆیان دەگەڕێتەوە سەر ئەو کەسێک کە لە ئەدەبیادا قاڵ ئێوە وەکو شارەزا کۆڵەر لەو بوارەیە من خۆم زیاتر حەزم لە بواری کلاسیکەوە لێکۆڵنەوە بکەم لە بواری کلاسیک پێم وایە شعری کلاسیک تا بەبەراو بە شعری حڕ و شعری ئێستا هەڵبەت بە گشتەکەی باز ناکەم چونکە شعری باشمان هەیەەوە عەبدوڵڵا پەشێ و ژەنەرالی پاییز و شێرکۆ بێکەسۆم ئەوانە لە شعری سەردەمیانە شعریان نوێگەریان نووسە بەڵام ئەو شعرێک کە زیاتر مانەوەیە و بابەتی جاویدانی و شعری بۆ زیندووە شعرە کلاسیکەکانن بڕێتی لە بەهای باڵا پێدوانی ئەوانیش هەر ئیلهامیان لەوانەوە وەرگرتووە بێگومان بەڵام بە فۆرم بڵێن ئەم سەردەما ینی ئەگەر ئەو ڕاوتەی کە وەکوتت شێرکۆ بێکەس و هەموو ئەوانەی دیکە کە ئەم سەردەمەوە خەریکە ئەوانیش تێپەڕێ پێ دوایە دوای ئەوان نمونە و نخبەی دیکە دروستە بن حتمما چونکە شعر بابەتێکە بابەتێکی هەست و ویژدانی یا ویژدانی ئینسانیش هەتا ئەو کاتێک کە لە زیندووە ویژدانیشی هەر زیندووە و بابەتێکە فیتریە یعنی ئینسان بەتابەتی کۆمەڵگەی کوردی زۆر زەر قسەی ئاسایی من دەڵێ بۆ نمونە دەڵێن سعاتێکە چاوەڕ دەکەم مەرج نییە دەقا و دەق خولەکەی چاوەڕە کردبی ئەمە جۆرەکە ستایلەکە لە دەربڕینی ئەدەبی یعنی هەر بە سروشت و فیترەتی ئەو ناوچەیە خۆمان زمانی ڕۆژانشمان جۆرەکە لە ئەدەب کەواتە ئەدەب دابڕانی نییە لەگەڵ تاچی ئێمە هەر سەردەمەوە بە قۆناغێک وەرسەردەم بە فۆرم و جیاواز و گۆڕانکاریەکەەوە چونکە ئەدەبیەک لە پێناسەکانیش شعر ئەوەیە لاساییکردنەوەی سروشتە ینی ئەو دەنگێک کە لە سروشتەوە پەیدا دەبی ڕاستەوخۆ دەیتە ناو ئیلهامی شاعیرەکانمانەوە بۆیە ئەم سروشتە کۆتایی پێ نەهاتێ تاوەکو ئەدەبیش کۆتایی پێ بە و تاچی ئەمە لی دوورکەویتەوە باشە لەگەڵ هەر قۆناغێکە بێگومان هەستی مرۆڤەکانیش گۆڕانکاری جیاوازی بەسەرادێت لە پێشتر کە باسی کلاسیکمان کرد هەستەکان بە شێوازێکی تربوون زیاتر باسی سروشت و کوردستان و ئەوینێکی بە یەک نەگەیشت و ئەمانە کراوە لە ئەم سەردەمەی ئێستاە هەستەکانە کرێ بڵین جیاوازترە ئەوەی کە پێشتر لە شارە کلاسیکەکان و تراوە زیاتر جەختی کردوەوە سەر کوردستان و سروشتی جوانی کوردستان بەڵام ئەمەی ئێستا بەو شێوەیە نیە زیاتر باسی خەم و پەژارەکانی ئەم سەردەماکات بێگومان بابەتی تەکنەلۆژیا و هاتنی ئەو دنیاکرانەوە و ئەو بابەتانە تەئسیری زۆری کردی لەسەر خوێنەر لەسەر تاچی کورد و لەسەر نووسەرەکانیش هەتا یعنی ئەو جۆرە تام و چێژەی نەمایە وەکو ئەوی کە پێشتر باز دەکرا بۆ نمونە شعرێکی شۆڕژێریمان کاتێک جێ لێ دەبوو یان جیلی پێش ئێمە دەیان خوێندەوە حەماسە دەیان گرت و شعری بەرگریان دەنووسی شاعیرەکانمان وە پێشمەرگەکانمان ئەو شعرانیان دەکردا گۆرانی و سرود و ئەوانە زۆرێک لە خەباتە بوو بەڵام ئێستا ئەو خەباتە کاڵ بۆتەوە نزیکە لە بێ ڕەنجی دەتوانم بڵێم ینی سەردەمی تەکنەلۆژیا بەداخەوە ئەو زەرەرە گەورەی داوە لە ئەدەبیاتی ئێمەش مەبەستیشم ئەوەیە کە لەبارەی پاییزەوە بە تایبەتی ئێستا بۆ نمونە گۆرانمان هەیە کە لەسەر پاییز زۆر هۆنراوی هەیە محەممەد عومەر عوسمانمان هەیە لەم سەردەمەی ئێستا مەبەستم لەو سروشتەیە کە پێشتر سروشتی کوردستان زۆر لە پاییزاوێ ناکراوە لە شعرە لەم سەردەمای ئەوە ئەبینین بەڕوونی بەداخۆ ینی مرۆڤی سەردەمی ئێستامان دۆزە داخراوتر ینی کەمتر تێکە لە سروشتە مەگەر لە بۆنە و مناسبەیەکی جیاواز وەجینا شاعیرەکانمان پێشتە هەر ژیانی ڕۆژانەیە لە ناو سروش بە زۆر بەیان یعنی هەموو شاعرانە بگرێ بەشێک لە گەشت گرنگ لە ژیانیان لە ناو گوند و لادێ و یان شاخەکان و ئەوانە بەسەر بردەوە بۆیە باشتر تێکەڵی سروشتەکەی بوون بۆیە باشتر ئیلهامیان بۆ هاتووە تا قەڵکێک تێنوی نەبێ نازتۆ نازانێت تامی ئاو چییە بە هەر بخواتەوە بەڵام کە توێنی بوو باشتر مشتاق و ینی ئیلهامی شەرەکەش بە هەمان شێوەیە خەڵکی ئێستامان و سەری ئێستامان لە کەشێکی ئارام و ینی ئارام بەو مانایی کە داخراوە لە ژوورێکە و بە دیار لاپتۆپێکە بە دیار سبلیتێکە و هەوای دەری وەرناگری و
ئاویکانی لە بەردەستدانی و ئاوێکی پلاستیک و هەموو ئەمانە گۆڕانکاری دروست دەکەن لەسەر بیرکردنەوەی تاک لەسەر بیرکردنەوەی نووسەرەکانمان لەسەر شێوازی ڕتمی دەربڕین و هەتا تێکستەکان کە ڕۆژانە بەکاردێنن و لە نامەی فەیسبوک و ئەوانە دەیگۆڕنەوە باشە ینی ڕۆحێکی مردووی هەیە وەکەوە پێشتر هەبووە بەڕێز فەرهەنگ تۆ جگەلەوەی کە نووسەر و لێکۆڵەریشی توانای خوێندنەوەی شعرت چۆنە؟ چونکە ئاسان نییەوە نیە خۆشبەختانە بەردەوام شعر دەخوێنمەوە دەکەواتە ئێستا بەگەمان لە شارێکی پاییزانە بێ بۆ مام خوێنیتەوە هەرچەند دەنگم زۆر مولائیم نییە لە بۆ بەسەر دۆخم ینی شعر دەخوێنمەوە لە ماڵەوە شعرێکی گۆران پێم وایە کە ئەو شعرەیە زۆر بەناوبانجیشە شعری پاییز بووکی پرت زەرد من ما تۆزی سەرد و هاودرد من فرمێسکم تۆ بارانت من هەناسم تۆ بای ساردت من خەم تۆ هەوری گریانت هەرچەند ئاڵتونی دار ئەڕژێ بگرین پۆلێ باڵدار ئەفڕێ بگرین چاومان نەسڕین پاییز بووکی پرت زەرد من ما تۆزی سەرد و هاودرد جاوام ساوە هەر خوێنتەوە تۆ ینی بە ئیقاع و ینی ئەوت لە کۆڵ خۆتمانەکەیتەوە ناوەڵە داوای برن دەکەم هەر زوو تەسلیم بووم گوتم بەڵام داکردنی شعریم زۆر خراپان لە شعر خوێنەوە کاک خۆگر بەدریمان هەیە هەر لە سەتەلایت و کەناڵەکەی خۆشمانە هەتا کاک خۆگر بەدری هەبی خۆ ئێمە ناتوانین پاشەکشەمان کردی هەر لە زۆر بەجددی کاک خۆگر کە شعر ئەڵێت و شعر خوێنێتەوە ئەتوانین بڵین بەسەر خۆیان حرامە ئەگەر لە خۆی بای نەبێ بەجددی نانە لە بەس سۆڤان تۆ توانی پارچێ شعرمان بۆ خوێنیتەوە لەسەر ئیزنی مامۆستا ئەگەر ئیزنمان طبعا من زۆر بەحەزلێتی مامۆستا مەسەریش کردوێتی بە گۆرانی کە شارەکەی عوسمان ئەحمەدیە گەرێسا سۆڤان بیخوێنێتەوە بە دەنگی خۆی سۆڤانی ئەگەر بتوانم من لە کاتێکا کە ئەدیبێک و لێکۆڵەرێکی شعری و ئەدەبی لێرە بە من تر ناتوان بە تایبەتی زۆر جار هەر ببوورە سۆڤان بەختیار عەلی کە خۆی نووسەرە و هۆنراوی زۆر جوانی هەیە خۆی قەت ئامادە نییە هیچ شعرێک بخوێنێتەوە لەبەرەوە لەوانەیە لە بوارەکەی خۆیدا تۆ کە نووسەر و لێکۆڵەری ئەمە بۆ خۆی ئەزمونێکی پڕە بەڵام خوێنەوەی شعر ئەمەش بۆ خۆی جیاوازە لەبەرەوە دەوانێت سۆڤانیش بتوانێت بێگومان ئیزنی بین ماڵی خۆیەتی ئەکید ئەمە ئەم پارچە هۆنراوەیە کە هەم کراوە بە گۆرانیش پێشکەش بە هەموو ئەو کەسانەی کە ئەم بەیانیە بە دیار پرۆگرامی بەیانی 24ەوەن و بینەری یەکەم چرکە ساتەکانی ئەم بەیانیەی پاییز بوونە. نەسیمەکەی ساردی پاییزی چ بێڕەحمی چ دڵبەردی سووری گوڵ و سەوزی گوڵزاران ئەبەی تۆ ڕوو بە ڕەنگ زەردی ئیتر ناپرسی بەم کارە هەزاران دڵ بریندارە بە نەغمەی شاد و مەستانەی هەزاران سوبح و شەو بولبول سەفای هێناوە بۆ گوڵشەن لە دەوری ئاریزەی سومبول ئەتۆ پاییز گوڵت ژاکان بە جەورت بولبولت تاران مەشۆرە سا لاپەڕەی سووری گوڵاڵەی گەش تۆ هەوری ڕەش مەکە دێوانە بولبولان تۆ بە یەکجاری لە ژین بێبەش دەپا پاییز بەس بێ ئازارت خودایە کوانێ بەهارت ئەوەش بۆ بینەرانمە دەست بۆ هیوای کە بە دڵیان دەست خۆش بێ سپاس بۆ دەبا شارەکەی مامۆستا گۆرانی شەرەوی خوێنێتەوە من لە ئەدەب دوورم وەکو بنووسم و بەس کەمتر ینی ئەتوان بڵێم ئەخوێنمەوە هەستێکی خۆشیشم هەیە کاتێ شعرە خوێنمەوە بەڵام زۆر تەمەڵم نازانم بۆ ناچم بەلایە بەرحاڵ ئێمە سوپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و ئەم جەوە جوانەمان بە یەکەوە دروست کردووە وەکو کۆتا پرسیار وەکو خۆت هیچ دەقێکت هەیە لەسەر پاییز نووسی بێتت یاخود هیچ هۆنراوەیەکت نووسی بێ لەسەر پاییز ڕاستەکەی سەردەمی هەرزەکانی لەیمان لە شاعرە ئەم سەردەمیانە کردوتمان بەس ژەنەڵای پاییزمان هەیە و چەند کەسێکیان جا با بزانین لەم سەردەما کەسێکی وەکو جەناب ڕاستەکەی لە سەردەمانی هەرزەکاری و تۆزەک سەروتریشەوە شعرم دەنووسی زۆر حەزم لە شعر نووسین بوو بەڵام وەختێک گەیشتمە قەنەعەتێک کە شاعرانمان زۆرن دەکرێت لە بوارێکی دیکە لێکۆڵینەوەی ئەدەبیم هەبی وە خوێندنەوەی تازەم هەبی بۆ دەقەکان و بگەڕێمەوە کلاسیکەکان و
بە خەڵکێکی کەواتە بەهۆی سەرقاڵیەوە. سەرقاڵیم بە لێکۆڵنەوەی ئەدەبی حەزم نەکرد لە شعر نووسین بەردەوام بوو. لەش ساغ دەست خۆش بێت و هەمیشەی شەڵا ئێوە ببینین لە کۆڵەران بە جۆرێک لێ کۆڵینەوە ئەکەن بۆ ئەوی کە ئاوێتێکی کلاسیک و ئەم سەردەمە بکەن و شاعرانی ئەم سەردەمەش زۆر چۆنەڵێت بەرەوەی کە ڕخنەیەکی دروستیان لێ بگیرێت بۆی بتوان بەرەو پێشەوە بچن هەرچەند ێستا شاعری زۆر باشمان هەیە. حتمما بێگومان. سلام خۆشحاڵ بەخێرهاتی خۆشحاڵ بووین. سپاس. کوردستان 24 چیرۆکی خاوەن پێداویستێکی تایبەتە گێڕێتەوە. یوسف عومەر توانای قسەکردن و بیستنی نییە چونکە یوسف خاوەن پێداویستی تایبەتە، ناتوانێت قسە بکاوە ناژەتوانێت ببیستێت. بەڵام ئەم کەسە یوسف ژمێریارێکی زیرەک و لێ هاتووە 31 ساڵە لە کارگەیەکی خوێ کارەکات. جا ئەمە زۆر واریدە و هەمومان ئەزانین هەر کەسە خاوەن پێداویستی تایبەت بێ هاژە بەهرەکەی زیاترە لە کەس هەڵبەت بێگومان هەڵبەت خی گەورە بەهرەیەکی پێیاوە کە لە کەسێکی ئاسایی کە هیچ کێشێکی تەندروستی نییە زۆر زیاتر بەرچاو ئەکەوێت ئەبێتە جێی سەرنج لە لای دەوروبەرەکەی. جا بەڕێبەری کارگەکە دەربارەی یوسف قساکات ئەڵێ ماوەیەکی زۆرە لێرە کارەکات هیچ هەڵەیەک لە کارەکانی ناکات لە هەمویان وربینترە بۆیە هیچ خەمی کاری ناو کارگەکەمان نییە و هەموویمان بە ئەو سپاردووە. 31 ساڵە لە کارگەیەکی خۆی کاری ژمێریاری دەکات. بێ ئەوەی بۆ جارێکیش بێت وشەیەکی گوتبێت یان گوێبیستی وشەیەک بوو بێت کارەکانی کردووە. یوسف خاوەن پێداویستی تایبەتە. تەنیا لە ڕێگەی زمانی جەستەیەوە کارەکانی دەکات. بە کەسێکی ئازا و زیرەک و وردبین ناوی دەبرێت. 31 ساڵە من لێرە خزمەت دەکەم. سوپاس بۆ خوا هیچ کێشەیەکم نەبوو و هیچ هەڵەیەکیشم نەکردووە لە کارەکەم. من لێرە هەموو کارمەندەکان ئاگادار دەکەمەوە کە شتێک هەڵە بێت چاکی بکەن. لە چەندین شوێنی تر بە منیان گوتووە وەرە کار بکە بەڵام من ناتوانم. ئەو کارگەیە وەک کارگەی خۆم وایە و من خاوەن پێداویستی تایبەتم. بەڵام من هەوڵی خۆم داوە لە ڕێگەی کارەکەمەوە ئێستا خاوەنی خان و ئۆتۆمبیلم و سوپاس بۆ خوددا هاوسەرگیریشم کردووە. ئەو بارودۆخانە ئاسایی یوسف نەیتوانیوە ڕێگر بێت لە سەرکەوتنەکانی. کوڕەکەشی بە هەمان شێوەی خۆی خاوەن پێداویستی تایبەتە و کار دەکات. وردبینی لە کارەکانیدا ئەویان سەلماندووە و بۆ ئەو ماوە درێژە یوسفیان لە کارەکەی هێشتۆتەوە. مەهدی خاوەن کارگەکەیە. وەک خۆی دەڵێت چەندین ساڵە لە یوسفیان زیرەکتر دەست نەکەوتووە بۆیە هەموو کاریچیان داوەتە دەست. کارڕیان لێرە نینە ئەوەک مایە کە یوسف لێرێ تەواو هیچ پشکلەمانە. یعنی هەر حیسابە کە یوسف گوتی ئەوە تەواو مثلا باری فلان کەسی باری ئەویت کە هەر کەسێک دێت باری بار نەکە کە یوسف تەواو حسابی کرد تەواو ئەوەی نییە گەڕانەوەی نییە. هەندێک ڕۆژەیە دەستە بازاری دەستە دەرێ مشتری ما هەیە دیار نییە مشتری ما هەیە مەسەلەن لە مێژە نهاتیە نهاتی لەگەڵ سیاری خۆمەسارێ مامەی دەستەکرد مشتێکە لۆ دیار نی استفساری لێ دەکات بە دوواداچی لۆ دەکات. یعنی ئەوەشی هەیە شارەزا بۆ زۆر شارەزا لە ئیشەکەی باش شارەزا بۆ. لێرە خاوەن پێداویستێکی تایبەت سەرپەرشتی 50 کەس دەکات کەواتە یوسف نمونەیەکی زیندووە بۆ ئەو قسەیە کە دەڵێت هیچ شتێک نابێتە ڕێگر لە بەردەم مرۆڤ بۆ گەیشتن بە خەون و سەرکەوتنەکانی. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیە. ڕەنگە هەر یەکێک لە ئێمە کە قسە ئەکەین زمانی جەستەش بەکار بهێنین بەڵام ئەم زمانی جەستەی کێمە بەکارهێنین زۆر دوورە و جیاوازترە لەو زمانەی کە زمانێکی ئاماژەیە. جا دەکرێت هەر وڵاتێک و بە شێوەیەک لەگەڵ نابیستەکانی ژمارە زمانێکی ئاماژە هەبێت. هەندێک جاریش دەکرێت پشت ببەسرێت بەو زمانە نێودەوڵەتی کە هی ئاماژەیە. جا فێربوونی زمانی دایک و قسەکردن بەو زمانی کە لە سەری ڕاهاتوین و خوێندن و نووسینەوە و گفتوگۆی پێەکەین ڕۆژانە بە حاڵەتێکی ئاسایی لە قەڵام ئەدرێت. بەڵام بە پێچەوانەوە فێربوونی زمانەکانی ئاماژە هوەریەکی تایبەتی و بلیمەتی ئەوێت. ینی
هەر کەسێکی ئاسایی ناتوانێت فێر بێت و بەپێی ئامارەکانی یەکێتی جیهانی نابیستان زیاتر لە 72 ملیۆن کەسی نابیست لە جیهاندا بوونیان هەیە و لە جیهاندا 300 زمان ئاماژەی جیاواز هەیە بۆیە ئێمە بە گرنگی دەزانین تەورێکی پرۆگرامەکەمان تایبەتکەین بەم بابەتە و خزمەتێک ئەگەر بتوانین بە خاوەن پێداویستە تایبەتەکانی بکەین بۆ هیواین کە ئەوانیش وەکو هەمیشە بێبەش ناکەین لە هیچ بابەتێک و پرۆگرامەکەمان هەمیشە جێگەی ئەوانیشی تێدایە بۆیە میوانداری پرۆفیسۆری یاریدەدەری دکتۆرە سازان ڕازامان کردووە کە مامۆستای زانکۆیە و پسپۆڕی پەروەردەیی تایبەتە لێرە مامۆستا سازان لەگەڵمانە بە خێرهاتی بەیانیت باش بەخێر بێت بەخێر بێت سپاسانەکەم کە بانگەشتی منتان کرد بۆ ئەوی بە یەکەوە بتوانین باسێک لەوان بکەین هیچ نەبێ ساڵی جارێ بەبیرمان بکەوێتەوە لە یادی نابیستانە لە یادی زمانی ئاماژەیە تۆزێ لە سەریان بدوین لەسەر کێشەکانیان مەرجنێک کێشش هەر باسێکیان لێوە بکەین خۆشە جامامەسا پێمان خۆشە زۆر جار لەبەرەوەی ئێمە ئاماژەمان بەوە کرد کە ئەوانیش بەشدار بن و بزانن کە بەرنامەکە تایبەتە بە ئەوان ئاماژەی دەستت یاخودەوەی کە خۆت پسپۆڕی تەیە هەیە لە ئەسنای وەڵامەکانتە بەکاربێنی خۆشحاڵە بین تا ئەوانیش تێبگەن بەڵێ بڵێ ئەمە ئاماژەی زمانی ئاماژەیە ینی لە هەموو جیهان کە ئاوای کرد بۆ نمونە تۆ لە من تێناگەی تۆ نابیستی لە من تێناگەی ئیشارەتی منەکەی ئاواکەی ئەڵەی بیکە بە زمانی ئاماژە ینی تر ئەو کەسە ئەگەر زمانی ئاماژە بزانێ بەکاریە هێنێ زۆر باشە دکتۆرە ئەوەی کە جێ هەر ببوورە ئەوەش کەوای کرد یعنی من نابیستم یعنی قسەم لەگەڵامە کە سوودی نییە کەوای کرد دەست بۆ گوێ با بۆ دەمێ بە یعنی نەئەبیستم نەئەتوانم قسە بکەم کەوای کرد یعنی من نابیستم باش بۆ هەردووکی واکە بۆ ناگفتەکان هەمان جیاواز بەس کە نابیست بوو ئەوە ئیتر هیچ کە نابیست بوو هیچ ڕێگەیەکی تری نییە قسەش ناکە بەس مەرج نییە هەیە قسە ناکە بەزەش بیستێ ئەمە دوو جیاوازە بڵێ کەمبیستیشمان هەیە بەپێی دەرەجەکانی بیستنەکەی بڵێ زۆر باشە جا دکتۆرە ئەوەی کە جێی خەمە و جێی داخە ئەوەیە کە نابیستانمان زۆر لە هەواڵی دنیا بێخەبەرن بێ ئاگان بەداخەوە و لە کەناڵە ڕاگەاندنەکانیش ئەکرێ بڵێن ئێمە تەنیا لە ساڵێکە هەرە و یەک ڕۆژە هەیە کە کەناڵەکانی ڕاگەاندن بە گشتی زۆر گرنگی بۆ بابەتە ئەدەن بەڵام لە وڵاتانی دنیا ئەبینین لە شاشەکە کە بێژەرێک پێشکەشکارێک میوانی قساکات لە خواری شاشەکەەوە کەسێک بە پسپۆری زمانی ئاماژێ و قسەی پێکات تا چەند هەڵگەڕانی بۆ تا چەند هەڵدراوەکە لە کوردستان وەکو ئێوەی کە پەیوەندیدارن بەو بابەتەوە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن قسە بکەن کەسێکتان هەبێت تەنانەت ئەگەر بووشە بە شێوەیەکی خۆبەخشانە بێتە کەناڵەکان و ئەو دەرفەتەی بۆ بڕەخسێنێت بووی کە ئەو خەڵکە نابیست و ناگفتە بڵێ پرسیارەکانی کۆمەڵی تەوەر لە خۆیەگرێ با من یەکەیەکە جواب ببەمەوە ئێمە وەکو پسپۆڕان با بڵێن وەکو پسپۆڕ من هەوڵم ماوە زۆر هەوڵم ماوە ڕقەمی چەند وەرگێڕێکی زمانی ئاماژە ماوە بە کەناڵەکان باش بەڵام کەناڵەکان هیچ ئامادەیان نەبووە ئامادەیان نەبووە وەریگرن وەکو وەرگێڕ ئەمە لەلایە لەلایەکی کە وەرگێڕەکە خۆی وەکو خۆبەخش کار ناکە ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەوانەی کە کاری وەرگێڕانی زمانی ئاماژاکەن بە زۆری کە سوکاری خێزانەکانیان نابیستن یان دایکی یان باوکی یا هەر بە عایلە هەمویان بەس خۆی ساغا لە هەموو جیهانە بە تایبەتی لە با بڵێن ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەوانەی کە نابیستن باری داراییان زۆر زۆر خراپە زۆر خراپە ئێستا هاوڕەیەکم هەیە چەند جار خێزانەکەی پەیوەندی پێوە کردم خۆی نابیستە بەڵام چاک بۆتەوە یعنی بە مناڵی دەرەجەی گوێی زۆر کز بووە سەماعیان بۆ دانا ئێستا فێری قسە بووە بە سەماعی گوێی لە من و تۆیە قسە بکەین و یەکسەر ڕاستە و خۆ وەرگێڕانی بۆکە خۆی شارە بڵێ چەند جار پەیوەندی پێوە کردوم ئەڵێ لە یەکێک لە کەناڵەکان دامنێ من هەوڵم بۆیەوە بەڵام کەناڵەکان ئەمە نازانم لەبەر چ میکانیزمێک وەریان ناگرن ئایا میزانی تایبەت نییە بۆ ئەوان یان شوێنێک نییە جیان بکەنەوە بەرنمەیەک نییە ئەمانی تیاجێکەنەوە خۆمەرج نییە لە هەر 24 کات ژمێرەکە ئەو ئامادەبێت لە هەموو بەرنمەکانە با ڕۆژی سعاتێک بێ بۆ نمونە لە هەواڵە گرنگەکانی کاتژمێر هەشتی ئێوارە بێ وە نیە یا لە بەرنمەکانی بەیانی باشا بێ کە کۆمەڵێتەوەری بە سوود و باش ئەوەمان کرد بکە هەڵوەستەیەک لێرەوە گوێبیست بن ئامادەی نەبوو وەڵامی نەیەومەتەوە یانی ئێستا هەرچەنە گەر ئێسامە بابەتەکەمان تەنها لەسەر ئەوانە بەڵام بڕوا ناکەم هیچ کامێکیان تێبگەن لەوەی کە ئێمە باسی چیەکەین ناوەڵات تێناگەن ئەگەر مادەم ینی پسپۆڕیەکەی تۆ لەو بوارەیە دەمان خۆشە لە کاتی وەڵامەکان ئەتوانی هەر بە قسەکردنەوە ئاماژەکەش بکەین بڵێ ئەوە تۆ زیکارێکی قورسە لەبەر ئەوەی
تۆ ناتوانانی هەم قسە بکەی هەم وەرگێڕان بکەی ئەبێ ئەوەی کە قساکە وەرگێڕان یەکێک هەبێ وەرگێڕانی بۆ بکات چونکە خۆ دەزانی قسەکردن زۆر سەریعە و لەوانەیە ئەگەر من قسە بکەم وەرگێڕانیشکەم هەنێ لە فکرەکانم ببچڕێ نەتوانم یان مافی ئەوانە خۆم یا مافی خۆمە خۆم یا مافەکەی ئێوە خۆم بۆیە ناتوانین یعنی ناکرێت ئیلا ئەبێ وەرگێڕێکن لەگەڵا بێ باش دکتۆرە داواتان بکردا من وەرگێڕم لەگەڵ خۆم ئەهێنا ڕاستە بریا پێتان بوتمایە بەڵام ئەوە سەر ئێوە لە بەرەوەی کە ئێوە بەپێی ئەزمونونەکەی خۆتان و تایبەتمەندی و گرنگیدان بەو کەسانە پێویستە کاتا چەند تیان بگەێنین و لەبەرەوەی ئێمە ئەمانوێ باسیەوەش بکەین ئایا فێربوونی زمانی ئاماژە تا چەند قورسە هیچ قرس نییە زمانی ئاماژە زمانێکی زۆر ئاسانە لە بەرەوەی زمانێکی وێنەیە یعنی بۆ هەموو شتێک بەرامبەر هەموو شێوێنەیەکەیە وێنەکە لە شێوەی بەش بەدەست ئەیکێشن شێوەی شتەکە وەرەگرن یا ئەرکی شتەکە وەرەگرن بۆ نمونە ئێستا سۆڤین با بڵێن دانیشتووە لەگەڵ جەنابەت دانیشتووی هەردووکتان لای ئەوان ئاماژەیەکی خۆیان هەیە بۆ نمونە سۆڤین ئەگەر بڵێن سۆڤین ناوی چییە ئەمە نیشانەی ناوە با بڵێن ئەمیان ناوی چییە ئەڵێ نازانم ناوەکەی چییە بەس قژی ئاوایە ئەوەی قژی ئاو هەیە بڵێ یان بۆ نمونە ئەڵێ ئەمیان خەڵکی ئەوەی ئەویکەیان ئەڵێ ئەویان خەڵکی هەولێرە با بڵێن ئەوە خەڵکی هەولێر یعنی قەڵاو منارەکە باش بڵێ یعنی بۆ هەر هەموو شتێک وێنەیەک هەیە زمانێکی وێنەیەمانی چۆن یعنی چۆن تیانەگەینی کە خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی دووسێ ئاماژەی هەیە ئاماژەیەکیان ئەم ئاماژەیە با بڵێن ئەمە یعنی نەرمونیانن لەسەر خۆن ئیتر ڕەنگە لای کۆمەڵی ئێرەوە بێت ڕەنگە لای سلێمانی خۆی بۆ شێوەیە نەبێ بۆ چونکە تۆ ئاماژەت پێکردوتێ 72 ملیۆن نابیستێ ڕاستە 22 ملیۆنی کەوتۆتە ناو وڵاتە عەرەبیەکان یعنی سێری ئەو نیسبەیە چەند زۆرە باشە دکتۆرە کەواتە ئێستا جەنابەت کە ئاماژەی ناوت کرد ئاو هات کرد بڵێ ئەوە من چەند جارە متابعەم کردو کە بمێ بە یەکێکی نابیست بڵێم ناوە چییە ویستمە بزانم بە چۆن ئەیڵێت سێرەکەم لە هەندێک شوێن ئەم ئاماژەیەکات ئەڵێ من نابیست ئەڵێ من نابیستم ناوەکەی خۆمە پێ بڵێ مەبەستم ئەوەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر زمانی ئاماژە جیاوازە ئەوەی کە بە کوردی ئاماژەی پێکرێت ئەگەر بۆ نابیستێکی عەرەب ئاماژەی پێبکرێت لی تێگات یان زمانێکی جیهانی هەیە نێودوڵەتی هەمویان زمانێکی جیهانی بڵێ دوو زمانی جیهانی هەیە ASL هەیە ینی سانگویج ببورن ئەمریکان ساین لانگویج ئەوە زمانی ئەمریکی ئاماژەیە لەگەڵ بریتیش ساین لانگویج زمانی ئاماژەی بەریتانیا ئەمانە دوو زمانی جیهانی یاساکانیان دیارە و ئەتوانی بچی فێربی هەموو کەس دەتوانێت فێری بێ بەڵام زمانە ئاماژەکان تقریبان لە یەکەوە نزیکن ئەو دوورکەوتنەوە کەتیایەتی بەهۆی دووری جوگرافیەوەیە بۆ نمونە ئێستا زمانی ئاماژەی کوردی هەموو کوردەکان لی تێگەن بەڵام کە چووە ئەو دیوی با بڵێن سنووری هەرێمی کوردستان سنوورێکی زمانی عەرەبیەوە زمانی عەرەبی درکاو زمانی ئاماژەکەژە گۆڕێ بەس ئەو گۆڕانە بنەڕەتیە نیە نەتوانن لە یەک تێبگەن لە یەک تێگەن ئێستا تۆ عەرەبێکی نابیست بە کوردێکی نابیست بڵێ ناو چیە جوابیاتەوە بڵێ یعنی یەک حرفەکانی بۆ هینەکات چکە ئێمە هینمان هەیە پەنجە حینجەمان هەیە چۆن ئێمە پیتەکانمان هەیە لە زمانە ئەوانیش حینجەکانیان پیتەکان ئەکرێ بە حینجە باشە یعنی بۆ منە ئەمە پیتی ئەمە پیتی یعنی یەکێک ئەم پیتانە لە یەگەیەن ناوەکە یا بڵین وشەکە دروستە بێ کە زۆربەی جار ئەوان لە ناوەکە ئەپرسن باشە مامۆستا ئێوە بەو پێیکە مامۆستان و خوێندکاری نابیست و ناگۆتان هەیە ئەرکی ئەوان یاخود بڵین خزمەتکردن بەوان تا چەند قورساوە چۆن نەتوانرێت جیان بێتەوە لە ناو زانکۆ و هەموو ناوەندەکانی پەروەردەدا چیان بۆ کراوە ئایا وەک پێویست خزمەت بەو چی نەکراوە بڵێ هەتا گەنە قۆناغی نوۆی بنەڕەتی باش خزمەتەکرێن مامۆستاکان هیچ کەم و کورتیانە دەستیان خۆش بێ مامۆستای نابیستان من ئەڵێم زۆر تایبەتن و زۆر جیاوازن تایبەتن لەبەر ئەوەی بە میکانیزمی خۆیان بە ئەداتی خۆیان قوتابیان فێرەکەن کە هیچ ئەدات و هیچ میکانیزمێ لەبەر دەستیانان نیە تەنها جوود و ماندووبوونی خۆیان نەبێ
زائدەن کە ئەڵێم جیاوازن چونکە ئەوان جیاواز لە هەموو مامۆستاکانی کە ئێمە ئەچینە زانکۆ بەم زمانی دایکە قوتابیان فێرەکەین ڕەنگە تەنها ئەوەندە ماندووبین زانستەکە ئەگەێنین بەس ئەوان هەم زمان فێرەکەن و هەم لەگەڵ کەلتور و ڕۆشنبیریەکی جیاوازە کارەکەن ینی ئێستا ئەوان با بڵێن نابستان کەلتور و ڕۆشنبیریان لەگەڵ ئێمە جیاوازە چکە زمانیان جیاوازە بڵێ اینجا ئەوان لە بە سێ قۆناغ 4 قۆناغ ئەتوانن زانستەکە بگەێنن زائیدەن زمانی ئاماژەش فێرەکەن بەڵام هەتا ئەو قۆناغشتی باشیان بۆ کراوە بڵێ یعنی لە مەکتب کەم تەرخەمی ناکرێ نە پرۆگرام نە پەروەردە نە مامۆستا بەڵام دوای ئەوە درێژە ناتوانن بەخوێندن من یعنی قەرارێک هەبوو ئەو چەند ساڵەکە ئەتوانن پەیوەندی بە زانکۆ بکەن تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هیچ زانکۆیەک ئامادەی خۆی نەکردووە بڵێ وەڵا من ئەوەنە ئەم ساڵ ئەوەندە قوتابی نابیست وەرەگرم ڕاستە بوارەکانی ئەوان هەموو بوارێک ناتوانن بخوێنن بۆ نمونە ئەتوانن بچنە هونەرە جوانەکان ئەتوانن بچنە کۆمپیوتەر بەشی با بڵێن ئایتی بەڵام ئەو بوارانەی کە زۆر با بڵێن شرۆڤە و شەرح و ئەم شتانەی تایە بابەتە مرۆڤایەتیەکان وەکو زمان وەکو جوغرافیا تاریخ ئەمانە زانستەکان ئەمانە ناتوانن چونکە وشەی زۆرە وەرگێڕانی پێویستە زائیدە چیمان نییە لە هەمووی گەورەتر مشکیلەکەمان وەرگێڕمان نییە نیمانە وەرگێڕمان نیە لە هیچ شوێنێ وەرگێڕمان نیە یعنی نابیستی ئەگەر نەخۆشکەوێ ئەبێ بە پەیوەندی شخصی خۆی لەگەڵێکێک کە با بڵێن من کە زمانی ئاماژازانم پەیوەندیم پێواکاڵە بەیانە چم بۆ خەستەخانە ئەچم بۆ محکەمە ئەچم بۆ فلان شوێن لەگەڵم وەرە بۆ وەرگێڕان ئەجینا پەکێکەوێ بەمەرجە وایە لە دام و دەستگاکانە کەسێک هەبێت کا بتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەست و جا ئێمە سوپاسی تۆکەین دکتۆرە سازان ڕەزا کە ئەم بەیانێ لەگەڵ ئێمە بوو جێی خۆشێتی سوپاسی ئەو دایکانە بکەین لەگەڵ ئەو باوکانە بکەین کە منداڵێکی لەم شێوەیان هەیە بوون بە دایک ڕەنگە هەڵبژاردەیەک بێت تۆ حەز ئەەکەی ببی بە دایک بەڵام هیچ کات هەڵبژاردەی هیچ دایکێک نییە کە ببێ بە دایکی خاوەن پێداویستێکی تایبێت بۆیە ئێمە لێرەوە ئەگەر هیچ کەسێ تاوکو ێستا سوپاسستانی نەکردو ئێمە لێرەوە سوپاسستانەکەین کە هەستاون بەو ئەرکە جوانە و منداڵەکانتان بە شێوەیە پەروەردەکردو ئەگەر نەچنە ئەو ناوەندانی خوێندنیش بەو شێوە فێری زمانی ئاماژە نەبن لە ماڵەوە خۆتان بە زمانی محبەت و خۆشەویستی و میهرەبانی زمانی ئاماژەتان فێرکردوون هەر هەبن و لە شتان ساق بێ و دایک دکتۆرە چۆن نتوانین لێرەوە پێیان بڵێن ئێمە ئێوەمان خۆشەوێت بڵین ئێمە ئێوەمان خۆشەوێت بەڵێ من بەسمە ئێوە ئەوان بۆ نابیست بڵێ ینی ئەگەر ئێوە بۆوان بڵێ پەیامی ڕابگەێنن خۆی ناڵێم هەموو زمانی ئاماژە زمانێکی وێنەیە لە هەموو شتێ بۆ نمونە دڵ نیشانی خۆشەویستە دەست بۆ دڵ ببین تۆڵی ئێمە ینی ئێمە ئێمە ئێستا ئەوە ئێمە ئێوەمان بڵێ ئاوایان ئاواکە یا ئاوهاکە ئێوەمان خۆشەوێت بڵێ یان ئەو هیواین پەیامەکەمان گەیشتە بێت ئەو هیوای سپاس زۆر وەرزی پاییز هەر بۆ بەرهەمی شعری نییە ئەدەبیات نییە هەندێک بەرهەمیش هەیە لە ڕازوباخەکان جوتیارانی هەرمی کوردستان کۆیەکەنەوە وەکو ترێ و گۆیش و گوێز هەنار بازارەکانی کوردستان پڕە بن لە بەرهەمی نایبی خۆماڵی جا بەرهەمی پاییزە زۆر خۆشەوە هەنارە گوێزە گۆیش زۆر ناسکەوتە منێکی کورتی هەیە لەگەڵ پاییزایەت باڵێ جا کشتتوکاڵ لە کوردستان بە ئاستێک لەم وەرزەدا بژاوەتەوە کە بەشێک لە بەرهەمەکان هەمخواستی ناوخۆی بە تەواوەتی پڕ کردوتەوە تەنانەت دەتوانرێت هەناردەی دەرەوەی وڵاتیش بکرێت هەر بۆ نمونە ترێ ئێستا بۆ هێنانەکەی باجی 1000 دیناری ئەخرێتە سەر بۆی کە کەمتر هاوردە بکرێت و ئەو ترێی کە لە هەرێمی کوردستان هەیە هەمان ترێ بخرێتە ناو بازاڕەکانەوە خەڵکی هەرێمی کوردستان چێژ لەو بەرهەمە ناوخۆیە وەربگرن. میوەیەکی پاییزەی خۆڕسکە بەڵام ئەوەیان پەرەی پێدراوە و لە قەبارە و تام و چێژ میوەیەکی جیاوازە. لە بەرهەمەکانی بەشێکی باخی جوتیارە نمونەیەکەی ئاکۆیانی ڕواندزە ئەو جگە لە بەرەکەی بایەخی بە بەرهەمێنانی نەمامەکانیشی داوە. گۆژی پاییزی ناسراوە تەبحەن گۆیش بەڵام ئەوە لە هاوی ناپێ ئەگا زوو پێ ئەگات و میوەیەکی زۆر تایبەت و بۆن خۆش و تایبەتە بگرە هەموو کات سحرەکەی سەروی 10,000 دینار بەرەو سەرەیە
و استفادەی زۆر باشی و زۆریش بەبەر لە ساڵی دووەم بەر ئەگریت ئێمە خۆشببختانە هزار داری دایکانەمان زیاتر هەیە ساڵانە قەلەمی لێوەرەگرین بۆ ئەوەی لای خۆمان متربی بکەین ئینتاجێکی زۆرمان لێ دەشتی زۆرمان لێ ئینتاسکی سەروی 700,000 شترمان لێ ئینتاسکی لەبەرەوەی بازاری زۆر زۆر خۆشە ئەو دارە بەهێزە و ئاویشی زۆر کم ئەوێت. هەنجیر ترێ هەنار و گوێز بەرهەمی پاییزین لە ئیدارەی سۆران کاتی پێگەیشتنیانە و بەشێک لەم بەرهەمانە خواستی بازار پڕ دەکەنەوە. ئەوە ئێستا لە بەردەستانماندابی ئاماری ترەیە و هەروەها ئاماری هەنارە هەنار نزیکە 1500 دۆنمانەیە و ترێش نزیکە 7000 دۆنمانەیە دەتانین ئەگەر لەو سەردەمە یاخود ئەو برا جوتیارانە بە شێوەیەکی زانستی پەرە بەو کشت و کاڵە بدەن دەتوانین خۆبگەین ئاستی خۆبژەوی بەڵام ئەوەی تێبینی دەکرێتکەوە ئەم دوو بەرهەمە هەروە بەرهەمەکانی تریشی گوێزیش لە ناوچەکەمان ڕێژەیەکی زۆر کەم هەیە ئەمە شوای کردوکەوە لە ئاسخواستی بازار نەبێت و لە دەرەوە هاوردە بکرێن. ناوچەکە خاچێکی بەپیت و شێداری هەیە و گونجاوە بۆ کشت و کاڵ بەڵام ئەم ساڵ لە مانگی سێ سڕ و سایەقەیەک ڕووی لە سنوورەکە کرد و بەهۆیەوە زۆربەی بەرهەمە باخداریەکانی جوتیارانی ئێرە زیانی بەرکەوت. کشت و کاڵ لێرە گەیشتۆتە ئاستێک زۆربەی بەرهەمەکان بە تایبەت بابەتە پاییزیەکانی جوتیاران لە هەرێمی کوردستان تەواوی خواستی بازار پڕ دەکەنەوە و تەنانەت هێندێک لە بەرهەمەکانیش دەکرێت هەناردەی دەرەوە بکرێن. تەیفور محەممەد کوردستان 24 دۆڵی ئاکۆیان ڕواندز. حەژازانی ئازادی لە دەربڕینی ڕاو بۆ چوون تەنانەت لە کولتور و لە ئاین تا کاتێک ئازادیە کە تۆ ئازادی بەرامبەرەکەشت پێقوبڵ بێ لە کاتێکە کە تۆ بەس ئەوەی کە تایبەتە بەخۆت پێت باش بێت و پێت تایبەت بێت و پێت ڕقەمیەک بێت بەڵام بۆ کەسی تر ئەوە نەبینی دڵنیا بەو کاتە هیچ پێی ناوترێت نە ئازادی نە پێکەوە ژیان نە پێشی ئەوترێت پێکەوە بەستنی کولتورەکان. جا سەرێک لە شاری نسێبین ئەدەین سەر بە پارێزگای مێردین کە نمونەیەکی جوانی پێکەوە ژیان و چەندین شتی لەم شێوەیە کە یەکێک لە نمونونەکانی کڵێسایەکە لەگەڵ مەزارێک کە کڵێساکە هی ئاینی مەسیحەکان و ئەرسۆدۆکسەکانە و مەزارەکەشی ئاینی با بڵێن موسڵمانەکانە. جا تۆ زیاتر باسیکە هاژە. کە ئەمە یەکێکە لە نەوەکانی پێغمبەری ئیسلام لە شارەکەدا هەیە وەک لە ساکە ناوی ماری عقوبە و سەر بە کریسیانە ئۆرسۆدۆکسەکان کە مەزارەکەش هی ئیمام زەین العابدینە کە لە 11مین نەوەی پێغمبەری ئیسلام محەممەد درودی خوای لێبێ و ساڵانەش هەزاران گەشتیار سەردانی مەزارگە و کڵێساکان دەکەن. سەدان ساڵە باوەڕدارانی ئاین و ئاینزا جیاوازەکان لە مێردینی باکووری کوردستان بێکێشە بەیەکەوە دەژین و چەندین نمونەی ڕوون هەن لەبارەی پێکەوە ژیانی ئاینەکان کە بوونەتە هەوێنی ئاشتی بۆ نەوەکانی ئایندەشیان. لە شارۆچکەی نسێبینی سەر بە مێردین نمونەیەکی زۆر جوانی پێکەوە ژیان هەیە و شاید حاڵی ئەو لێبوردەیەیە. ئێرە کە حەوشەی هاوبەشی کڵێساکەیە مەزاری یەکێک لە نەوەکانی پێغەمبەری ئیسلامیشی لێیە. کڵێساکە ناوی ماری عەقوبە و سەر بە کریسیانە ئۆرسۆدۆکسەکانە. مەزارەکەش هی ئیمام زەین العابدینە کە لە 11مین نەوەی پێغەمبەری ئیسلام محەممەدە و لە نێو مزگەوتەکەدایە. سەدان ساڵە پێشوازی لە پەیڕەوانی دوو ئاینی جیاواز سەردانی هەردوو باڵەخانەکە دەکەن کە تەنیا حەوشەیەکی بچووکیان لە نێواندایە. دانیال چەپە سەرپەرشتیاری کڵێسای ماری عەقوبە و دەڵێت ئەوان تاکە خانەوادەی سریانی نسێبینن. کڵێساکە وەک یەکەم زانکۆی جیهان هەژمار دەکرێت. مۆری یاقوب کەندیسە هەم دینا دەمێدێ ماری یاقوب کەسایەتێکی ئاینی بووە و لە سریانیەکانی نسێبینە. هاوکات ئێرە یەکەم زانکۆی جیهانە. کاتی خۆی وەک قوتابخانە و بەشەناوخۆی بەکارهێنراوە. نزیکەی 800 بۆ 1000 قوتابی هەبووە. جگە لە زمانی سریانی وانەکانی وەک فەلسەفە، لۆژیک، ئەدەبیات، ماتماتیک، زانستی بۆ شایگەری، پزیشکی و مافی لێ خوێنراوە. ئەدەبیات، گێومەتری. دانیال چەپە دەشڵێت هەرچەندە مەزار و کڵێساکە لە هەمان شوێنە بەڵام ماری عەقوب و ئیمام زەین العابدین لە هەمان قۆناغدا نەژیاون. مۆری یاقوب لە زەین العابدین ئاینی دۆنەمە ئایت دەیلەر.
ماریعقوب و زین العابدین لە هەمان قۆناغدا نەژیاون. ماریعقوب لە سەدەی دووەمی دوای زاین لە نسێب نەدایک بووە و لە سەدەی سێمی دوای زاینیش کۆچی دوای کردووە. دەگەێڕنەوە ماریعقوب بە زیارەتکارانی گوتووە پێش ئەوەی سەردانی ئەو بکەن بچن بۆ مەزاری ئیمام زین العابدین. هەرچەندە بەهۆی پەتای کۆرۆناوە ژمارەی زیارەتکاران کەمی کردووە، بەڵام دانیال چەپا دەڵێت هێدی زیارەتکاران دێنەوە و جگەلەوانی ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی بیانی سەردانی مەزار و کڵێساکە دەکەن. پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیواین کە لەگەڵ دەستپێکی پرۆگرامەکەەوە لەگەڵ دەستپێکی وەرزی پاییز و تەواوی ژیانتان بەخۆشی بەڕێ بکەن هەرچی ناخۆشیێت سێتان پەڕاند بێت. خواتان لەگەڵ و مەڵتانەوە.